گەورەترین فڕۆکەکانی جیهان. لەبەرەوەی گەشتی ئاسمانی با خێراترین و سەلامەترین هێڵی گواستنەوە دائەنرێت، بۆیە زۆرینەی کۆمپانیاکانی دروستکردنی فڕۆکە بیر لە جۆرە فڕۆکەیەکەکەنەوە کە زۆرترین کەلوپەل و پێداویستی بە هەرزانترین نرخ بگوازێتەوە. یەکەم ئێرباس بلۆگە XL. ئەم فڕۆکەیە لە ساڵی 1995 کۆمپانیای ئێرباسی ئەوروپی دروستی کرد و ساڵی 2014 پەرەی پێدرا و ناونانەکەشی بە ناوی نەهەنگێکی زۆر گەورەیە، لەبەرەوەی دیزاینەکەی نزیکە لە جۆرە نەهەنگێک و دەتوانێت بڕی 51 تەن بگوازێتەوە بۆ دووری 4000 کیلۆمەتر لە یەک گەشتدا و بە خێرایی 737 کیلۆمەتر لە سەعاتێکدا و یەکەم گەشتی لە مانگی کانونی دووەمی ساڵی 2020 بوو. دووەم بۆینگی 777 X9. ئەم فڕۆکەیە بۆ یەکەم جار لە ساڵی 2013 یەکەم گەشتی کرد و یەکێکە لە گەورەترین فڕۆکەکانی جیهان و درێژیەکەی نزیکەی 77 مەترە و بەمەش با درێژترین فڕۆکەی بازرگانی لە جیهاندا دادەنرێت و دەتوانێت 352 تەن بگوازێتەوە و بەرزیەکەی 19 مەترە و لە ناو فڕۆکەکەدا چەند شوێنێکی تایبەتی تێدایە بۆ 426 سەرنشین و دەتوانێت بۆ ماوەی 13500 کیلۆمەتر لە یەک گەشتدا بفڕێت. سێیەم بۆینگ 747 دریم لیفتەر. بۆ یەکەم جار لە ساڵی 2008 دروست کراوە و درێژی باڵەکانی 66 مەترە بێت و قەبارەکەشی لە ناوەوە 1840 مەتر سێجا بێت و کێشەکەشی 125 تەنە بێت و ئەتوانێت کەلوپەل و پێداویستی زۆر قورس وەک بەشەکانی فڕۆکەش بگوازێتەوە تا 364 تەن و بەرزیەکەشی 21 مەترە و ئەتوانێت 7800 کیلۆمەتر لە یەک گەشتدا ببڕێت بە خێرایی 878 کیلۆمەتر لە سەعاتێکدا. چوارەم ئێرباس A340. درێژی باڵەکانی 63 مەترە و لە یەک گەشتدا دەتوانێت 14450 کیلۆمەتر بفڕێت و بۆ یەکەم جار لە ساڵی 2001 کەوتووەتە کار و ئەتوانێت 380 تەن هەڵبگرێت و درێژیەکەی 75 مەترە و نزیکەی 470 کورسی پێشکەوتووی تێدایە و خێراییەکەی دەگاتە 871 کیلۆمەتر لە سەعاتێکدا. پێنجەم ئەنتۆنۆڤ AN 124. کێشی خۆی دەگاتە 402 تەن، بەرزیەکەی 21 مەترە و درێژیەکەی 69 مەترە. ئەتوانێت قورساییەک هەڵبگرێت کە یەک پارچە 150 تەن بێت، وەکو کۆپتەر و بەشەکانی شەمەندەفەر. لە ساڵی 2014دا دیزاینە کۆنەکەی نوێ کراوەتەوە. ئەتوانێت 11500 کیلۆمەتر ببڕێت بە خێرایی 865 کیلۆمەتر لە سەعاتێکدا. شەشەم بۆینگی 747. ئەم فڕۆکەیە 470 سەرنشین هەڵدەگرێت، بە یەکێک لە گەورەترین فڕۆکەکاندا دەنرێت کە سەرنشین دەگوازێتەوە و درێژیەکەی 76 مەترە و کەمترین کێشی 448 تەنە. درێژی باڵەکانی 68 مەترە، بەرزی فڕۆکەکە 19 مەترە. یەکەم جار ساڵی 2010 بەکارهێنراوە. ئەتوانێت 14600 کیلۆمەتر ببڕێت بە خێرایی 914 کیلۆمەتر لە یەک سەعاتدا. حوتەم ئێرباس A380. درێژیەکەی 73 مەترە و بەرزیەکەی 24 مەترە. لە ساڵی 1990 دروست کراوە. درێژی باڵەکانی 80 مەترە، توانای هەڵگرتنی 850 سەرنشینی هەیە، کورسی و شوێنی دانیشتنی زۆر گونجاوی هەیە کە ئەتوانرێت بکرێت بە جێگەی خەو. کەمترین قورسایی 575 تەنە. ئەتوانێت ماوەی 14800 کیلۆمەتر ببڕێت لە یەک گەشتدا بە خێرایی 900 کیلۆمەتر لە یەک سەعاتدا. هەشتەم ستراتۆلانج. درێژیەکەی 73 مەترە و درێژترین باڵی هەیە کە 170 مەترە، بەرزیەکەی 15 مەترە. یەکەم جار ساڵی 2019 بەکارهێنراوە. ئەتوانێت موشک هەڵبگرێت کە ئاراستەی بۆشایی ئاسمان بکرێت. 6 بزوێنەری هەیە و توانای هەڵگرتنی 250 تەنی هەیە.